بەڵێوە ئاماژەم پێکرد لە دەستپێکی گەشتی ئەمڕۆدا شانزێکی پارێزگای هەولێر بڕیارە لەبارەی پرسی چارەسەرکردنی کێشەی ئاو سەردانی سعودیە بکەن. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە چۆنیەتی ئەم سەردانە پێکاتی شانزەکە و چارەسەرکردنی کێشەی ئاو لە هەولێر بە چه شێوازێک دەبێت. بەڕێز مەسعود کارەش جێگیری پارێزگاری هەولێر لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز مەسعود ئەم کاتت باش بڕیارەکە شانزێکی پارێزگا سەردانی سعودیە بکات، شاندەکە کەی دەچێتە سعودیەوە لە کێ پێکاتون؟ ئەموو کاتێکتان باش. طبعا شانەکە پێدێتین لە بەڕێز پارێزگار بەندا بەڕێوەبەری ئاوی هەولێر ئەو ئاوڕێی هەولێر لەگەر بەڕێوەبەری گشتی ئەو ئاوڕۆکان واشی دیارە هەر لە وەفدەکە کە سەردانی مەملەکەتی عەرەبی سعودی دەکا بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوە. ئەمە هەموو دەزانین هەولێر ڕەنگە چەند ساڵێکە ئەو کێشەی ئاوان خاصەتەن لە وەرزی هاویندا بەهۆی گۆڕانی کەش و هەوا و یاخود کێشەکانی تری لێدانی بیر و زیاتری ژمارەی هاوڵاتیان هەندێک کێشە لە شاری هەولێر دروست بووە. یەکێک لە هێڵە گشتەکانی کابینەنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشکردنی خزمەتگوزاریە لەناو ئەو خزمەتگوزاریانەش دابینکردنی ئاوە چۆنێتی دابینکردنی ئاوەکەش زیاتر لە ناو هێڵە گشتەکاندا دەرێ بەکارهێنانی ئاوی سەرزەوی لە زیاتی ئاوی ژێرزەوی. ئاوی سەرزەوی مەبەسمان بەتایبەتی زەوی گەورە هەروەها زەوی بچووکە کە کەوتونەتە لای باکوور و باشووری شاری هەولێر. ئاوی ژێرزەویش ئەو بیرانەنا. بەڕاستی ئێستا هەست دەکەین ژمارەی بیرەکان لە ناو شاری هەولێر و لە دەرەوەی شاری هەولێر و هەرچەندە بەڕێنمایەکان لێدراون بە ژمارەکان یەکجار زۆر بووە. ئەو ژمارە زۆرەی بیرە لێدانەش وای کردیا ئاستی ئاوی بیرەکان زۆر دابەزێتن. بە تایبەتی لە هەندێک شوێن کە کەوتونەتە باکوور و ڕۆژهەڵاتی هەولێر هەروە هەندێک شوێنش کە کەوتونەتە باشووری هەولێر لەوانە وەکو ناحیە قوشتەپەک ئاماژەم پێکرد. لەبەر ئەوە ئەو بەرنامەی سەردانی سعودیا ماوەیە کە ئامادەکاری بۆ دەکرێت. یەک لە ئامادەکاریەکانی ئەوەیە ئایا هەولێر ئێستا مەسادری ئاوەکانی کوێیە؟ ئێمە وەکو پارێزگای هەولێر وەکو لایەنی پەیوەندیدار ئایا پێمان باشە ئاوەکە لە کوێن دەرێ بۆ دابین بکرێتن؟ طبعا ئەو معلوماتانە هەموو بۆ لایەنی پەیوەندیدار لە مەملەکەتی عەرەبی سعودی بۆ شاندەکە بەم زوانە دەچێت بەڕێز مەسعود؟ کاتی سەردانە کاتووە. بەڵێ ساردەکە ڕۆژی سێشەممە یعنی بەیانی نادوو بەیانی ئینشاءالله سەفارەکە دەکرێت. باشە بەڕێز مەسعود سعودیا چۆن دەتوانێت هاوکاری چارەسەرکردنی ئاو لە هەولێر بکاتەوە؟ پرۆژانە چین کە لەگەڵ سعودیە باسی دەکەن مادیەوە بەرهێنانە پرۆژەی دیکەیە؟ بەگشتی کە ئەو وەفدە سەردان دەکە یەک لەوانەیە دابینکردنی بودجەیەکە لەلایەن حکوومەتی مەملەکەتی عەرەبی سعودی لە بۆ پارێزگای هەولێر بە شێوەی قەر دەبیتن. پرۆژەکانیش بریتین لە تەواوکردنی پرۆژەی ئاوی ئیفرازی سێ. ئەو پرۆژەی ئێمە ئێستا بردومانە دوو ئەوەندەی ئیفرازی سێ، دوو ئەوەندە و نیوی ئیفرازی سێ 25,000 مەتر سێجایە. هەروەها پرۆژەیەکە دروستکردنی پرۆژەیەکە هێنانی ئاوە لە زەوی بچووک لە بۆ کۆمەلگەی قوشتەپە و چار دەوروبەری، ئەوە پرۆژەیەکی ترە. هەروە پرۆژەیەکی ترە دابینکردنی ئاوی خواردنەوەی پاک لە بۆ کۆمەلگەی کەورگۆسک. ئەو سێ پرۆژە لە خۆ دەگریتن. جگە لەوەش وەکو بڵێن ڤیوێکی تەواوی یاخود معلوماتێکی تەواو لەسەر چۆنیەتی ئیستثمار لە شاری هەولێر بە تایبەتی و هەروەها لۆ کوردستانیش بۆ لایەنی سعودی ڕوون دەکرێتەوە. نقاتە هێزەکە بەهێزەکانی هەولێری چیە؟ بۆ نمونە منطقەیەکی کشتتوکاڵیە ئاومان هەیە، دەتوانین ئایا لە بواری سودود ئەوان کار بکەن، لە بواری کشتتوکاڵ کار بکەن، لە بواری ئیستثماری پرۆژەی کارەبا کار بکەن. بە شێوەیەکی گشتی ئەمە لەگەریان باز دەکەن. بەس ئەوەی ئامانجی سەرەکی یەکەمی کە ئێستا دەچین ئێمە بەڕاستی کە یەکێکە لە پرۆژە گەورەکان ئەویش پرۆژەی دروستکردنی تەواوکردنی پرۆژەی ئاوی ئیفرازی سێیە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو شوێنانەی کە ئێستا کێشەی بێ ئاویان هەیە کە دەکەوتنە ناو پشتێنی سەوز چارەسەر بکرێت. باشە بەڕێز مەسعود کارەش ئابا جێبەجێکردنی پرۆژەی ئاوی ئیفراز 1 تا 3 وەکو پێشووتریش ڕاگەێنراوە هەولێر تا 20 ساڵی
توانی تا 20 ساڵ ماوە چارەسەری کەم ئاوی بکات ئێستا 20 ساڵەکە کۆتایی پێهاتووە درێژەدانی ئەم پرۆژەیە لە درێژخایەندا ئەتوانێت کەم ئاوی هەولێر چارەسەر بکات ئەو ناوچانەی هەولێر بە تایبەتی ڕۆژهەڵاتی هەولێر و بەشێکیشی ئاماژەتان پێکرد کامانن کە زۆرترین پرۆژە پێویستە تێیدا جێبەجێ بکرێن. یعنی وەکو ئاماژەم پێکردی ئێمە ئێستا لە شاری هەولێر دوو سەرچاومان هەیە ڕەنگە لە هەندێک جار دەتوانین بڵێن 150 ئاوی ژێرزەویە 150 ئاوی سەرزەویە. ئێمە ئەوەی دەمانەوێت لە ناو شاری هەولێرش خودی شاری هەولێر هەموو بیرەکاندا بکرێتن بە تەواوی پشت بەبەستی بە ئاوی سەرزەوی ئەوە ناو هەولێر. بەڵام ئەو شوێنانێت کە ئێستا وەکو ئاماژەشت پێکرد جەنابتان کە کەوتونەتە باکوور و ڕۆژهەڵاتی هەولێر کەس نەزانە بنەسڵاوەیە دارەتووە کە کەوتونەتە باکوورەوەوانە شاوێست شەتا حەدەکی زۆر ئەمانش کێشەی بێ ئاویان هەیە. ئیتر بەو پرۆژە گەورەیە کە باسی لێ دەکەن 25,000 مەتر سێزایە دەتوانین بڵێن قۆناق بە قۆناق هەموو ئەو بیرانەی کە ئێستا باسی لێ دەکەین و کێشیان هەیە ئەو بیرانە هەموو دادەخرێتن تەنها پشت بە ئاوی سەرزەوی دەبستین. واتە جگە لە ناو شاری هەولێر بنەسڵاوە دارەت و کەس نەزان کە ئەوانە تابعی شاری هەولێرن برێن ناو پشتێنێ سەوزن ئەوانە کێشەی ئاوەکانیان چارەسەر دەکرێت. هەروە هی دووەمیش قوشتەپەیە بەڕاستی چونکە لێدانی بیر لە قوشتەپات کە ویستۆتە ئاستێکی مەترسیدار نزیکەی 600 تا 700 مەتر لێ دەدێتن. لەبەر ئەوە ئێمە لە وەکو پارێزگای هەولێر لاشمان گرنگە بەڕاستی دوو سەرچاوی ئاومان هەبیتن. یعنی لە دوو سەرچاوی ئاوی سەرزەوی یەکەچان کە ئاوی زەی گەورەیە کە ئێستا پرۆژەکانی ئاوی ئیفرازی وەکو دوو سەی لێ ئاوی لێدابین دەکرێت. هەروە ئێمە پرۆژەی ئاوی زەی بچووکمان هەیە نێزیک قەشقە و خورخور ئەو شوێنەیە کە دەمانێت لێت بەڕاستی سەرچاوەیەکی ئاو بینین. یعنی واتە هەولێر تەنها پشت بە ئاوی زەی گەورە نەبەستین بتوانین ئاوی زەی بچووسی بەشێکی بینین بەشێکی لۆ قوشتەپەی بی ئەوی ترشی بتوانین ئەگەر لە هەولێری نێزیک پەنەوە یاخود ئەو گوندانەی کە نێزیک قوشتەپەنە کە کێشەی ئاویان هەیە ئاویان بۆ دابین بکەین. بەڵێ لەگەڵ دەستپێکی قۆناغەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژانە و ڕێککەوتن لەگەڵ لایەنی سعودیەوەی کە ئێوە مەبەستانە چەندی پێدەچێت ئایا سەقفێکی زەمەنی بۆ دیاریکراوە بە تەواوکردنی پرۆژەکان بۆ چارەسەرکردنی کێشەکە؟ خۆی لە سەرەتای پرۆژەکە ئیتر کە بیرۆکەیە کە دانرا نامەیەکی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ سعودیا نادرا لە بۆ مەلیشی سعودی ئەوانش بە خۆشحاڵیەوە دیارە ئەو نامەیان بە خۆشحاڵیەوە وەرگرت و زۆر لێ پەرۆش بوون کە بتوانن ئەوانیش لە کوردستان بتوانن پرۆژە ئەنجام بدەن. لەسەر ئەو ئەنجامە داوای هەندێک دەرخستەکانیان کرد دیزاینەکانیان کرد. تاوان ئەو دەرخستانە ئەمە لای خۆمان ئێمە ئامادەمان کردووە حتمان ئەوان لای خۆنەوە ئەوانش دراسەتی دەکەن و وردبینی دەکەنەوە لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی. بەڵام بە هەر حاڵێک بێتن ئێستا ئەو دەدەچین ئێمە لەگەر لایەنی پەیوەندداری مختص بە بواری ئاوڕۆ ئێمە لەگەڵیان دادەنیشین. حتما ئەو داتا و معلوماتانەی کە لەسەر شاری هەولێر هەیە لەسەر ئەو شوێنانی کێشەی بێ ئاویان هەیە لەسەر ئەو کێشانەی بیریان هەیە یاخود لەسەر پرۆژە کۆنەکان ئەوانە هەموو دیراست دەکرێتەوە. ئەوەی ئێمە ئێستا هەڵماگرتووە لای خۆمانە ڕینگێکی بۆڕی لەسەر 150 مەتری دروست بکرێتن. ئیتر لەو ڕینگە وەکو بۆڕیێکی گەورەی سەرەکیە پاش ئەوەی ئاو لە پرۆژەی ئاوی لە زەی گەورەی دێتن بۆ شاری هەولێر ئاو لە بۆ دەرەوە لە بۆ ژوورەوەی دابین بکرێتن. بەڵام ئەوە دەوێتە سەر مناقەشەی ئەو شوێنەکە ئێمە دەچین لەگەڵیان دادەنیشین. ڕەنگە ئەمە بیرۆکەیەکمان هەیە ئەوە بیرۆکەکەی مەیە بەڵام ئەوانش ڕەنگە ئیستشاری خۆیان هەیە لەسەر شێوەیەشتر ڕەنگە بە نەوعەیەکی تر ڕەنگە ئەوان ئێستا بە حکمی ئەوەی لە تەکنۆلۆژیای دنیای لەو بوارە زیاتر کەوتونە پێش ئەوان محطاتی تەحلیان هەیە وەکو پێ دەڵێن معلوماتی تریان هەبیتن. بەڵام ئەوەی گرنگە ئەوی ئێمە باسی لێ دەکەین ئەوەیە ئێمە بتوانین کێشەی بێئاوی شاری هەولێر لەگەڵ دەوروبەرەکەی کە باسم لێ کرد بنەسڵاوە دارەت و کەس نەزان چارەسەر بکرێت لەگەڵ قوشتەپە ئازە چۆنیەتی چارەسەرکردنەکەی دەمینێتەوە سەر ئەو لێکتێگەیشتنەی ئێمە وان پرۆژێک کە دروست دەکرێتن وەڵەو دەچینە ناو هەندێک شتی تەکنیکی ڕەنگە ئەوان ئێستا نەوع بۆڕێک بەکاردێنین ئێمە بۆ نمونە دەڵێن دەکتایلە ئەوان ڕەنگە ستیلە یان بە پێچەوانەیە یان ئەو پرۆژانەی کە دروست دەکرێتن ئایا کوالیتیەکەی چەندە ئایا ئەوان ئەو کوالیتی ئێمە داوامان کردووە ئایا زیاتری دەکەن یان شێوەی کارەبایەکەی کە دەگەینینێ ئایا چ جۆرێک دەبی محتەکانی ئایا 132 دەبی یان 11 یان 33 دەبی ئیتر ئەوان هەموو باسی لێوە دەکرێتن بە هیوادارین کە پاش ئەو کۆبوونەوانە
ئیتر باسی لێوە بکەین. باشە گەر لە کۆتایشتا بە کورتی لە بەڕێزت بپرسم هەفتەی ڕابردوو پارێزگاری هەولێر ئاماژەی بەوە کرد کە مەترسیەکانی وشکە ساڵی بەهۆی کەمی بارانبارینەوە لە هەولێر هەر بەردەوامە ڕێگەچاری بۆ دەدۆزنەوە سەرۆکی حکوومەتیش بڕێ پارەی بۆم بەبەستە تەرخان کردووە دەستان بە جێبەجێکردنی ئەم بابەتە کردووە؟ والله زۆر سوپاس لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت یعنی بە هانەوەمان هاتن طبعا ئەمە دیتیتمانە فعلا لە هەولێرێ وەکو باسمان کرد ئەوەی کێشەی ئیفرازەکانە ئێستا وەرە خۆیان ئیش دەکەن و دەتوانین بڕەپارەیەکی بۆ تەرخانکراوە ئیشەکانی خۆیان دەکەن بەڵام بەڕاستی کێشەی گەورە ئێمە لە هەولێر ئێستا بیرەکانە ئێستا ڕەبتمان کردووە زۆربەی بیرەکان هەندێک لە بیرەکانی ناوشاری هەولێر لە ڕێگەی مۆلیدەکانی گەڕەکەوە طبعا مانگانە ئێمە پارەیان دەدەین بۆ ئەمپێرێک کە تەرخان دەکرێتن دەتوانین بڵن ئەوە کێشەیەک چارەسەر کراوە بەڵام خۆشبەختانە ئەوەی ئێستا ئیشی لەسەر کراوە مانگانە بودجەیەکمان بودجەیەک لە بەردەستی بەڕێوەبەرەتەکانی ئاویتن بەڕێوەبەراتی ئاوی هەولێرە بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری هەولێرە بۆ ئەوەی نەبێتە ئەو ڕۆتینەی کە هەیە بۆ نمونە ئەوان نووسراو بکەن لە بۆ وەزارەت یاخود لە بۆ محافەزە جارێکتر لە بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئیتر هەتا پارەکە تەرخان دەکرێت بە خۆشبەختانە جەنابی ڕەزامەندی دەکە مباشر ئەو پارە بستە سەر حسابی لایەنی پەیوەندیدار کە بەڕێوەبەراتی ئاوڕۆی هەولێرە لەگەر بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری هەولێر بە بێگەڕانەوە لە بۆ پارێزگانی هەر لایەنێکی یەکتر بچن کێشەکان چارەسەر بکەن ئەو بڕەپارێژ کە دارخان کراوە لە مانجی 7 و 8 ئەگە بکرێن و مانجی نوێژ بکەن بەڵام ئەکید ئەوە پاڵپشتیەکی گەورەیە لە جەنابیان تاکو بتوانین بە شێوەیەک لە شێوەکان بتوانین هاوینی ئەو ساڵش تێپەڕێنی بەم شێوەیە. زۆر باشە بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24.